كانت فەیلسوفێکی ئەڵمانیە مەشهورە، کتێبی زۆرن، ساڵی 1804 کۆچی دوایی کردووە، لە ئەخیری ژیان 80 ساڵ ژیان، لە ئەخیری ژیانیە کتێبی دژی عەقڵدانە، لە کاتێکە خۆی لە سەرەتایە وەکو خێزانیش پابەند بوون بە دید و تێڕوانینی فەلسەفی کابرایەکی تری پێشتر کە ناوی کریستیان فۆن بوو. زۆر متەئەسیر بوو بە کریستیان فۆن و زۆر ڕێی لە بڵێن ڕێزی عەقڵیە گرت و هەموو بیناسازی تیۆرەکانی خۆی لەسەر ئەوە بوو. ژیانی خۆشی ژیانێکی طبعاً زۆر سەیرە، ژیانێکی سەعاتی بوو، سەعاتی یعنی سەعات 3:30 وەکو باسەکان، سەعات 3:30 دوای نیوەڕۆ کە ڕۆیشتە دەرەوە بۆ ئەوەی محازەرەیەک بدا، پاڵتوی ڕۆمادیەکەی لەبەرا بوو، ئەوە طبعاً وەکو وەسفیەکەن کە دایمەوە بوو، خەڵک سەیری سەعاتەکەی کرد بۆی بزانە قوڕمیشی کاوی خاتەوە سەر سەعات 3:30 ئەوەندە بە دیقەت کاتەکانی بەکارهێنا. کانت ئەم فەیلسوفە گەورە کە کاریگەری لەسەر زۆر کەسی تر هەبوو، لە مەدارسی فەلسەفی تر هەبوو، بەڵام سەیرەکە ئەوەیە کە ئەوانەی ئەوەی ئەو وتوێتی ئیمامی غەزالی پێشتر وتوێتی، وەوە شتێکی سەیر نییە کە کاریگەری شارستانەتی ئیسلامی لەسەر شارستانەتی ڕۆژئاوا کاریگەریەکی زۆر ئاشکرا و دیارە. ئەم ئەگەر متەئەسر بوو بێ بە غەزالی، دێکارتێش هەروە پێی متەئەسر بوو، ئەگەرچی لە لای خۆمان گەنجی مەدخەلیوە هەیە، ڕۆژی لەوانێت جنێو بە ئیمامی غەزالی بدا ڕەحمەتی خوای لێ، ساڵی 505 هیجری کۆچی دوایی کردو کە کاتە دەوروبەری 1070 زاینی، یعنی نزیکی 750 ساڵ بەینیان هەیە لە نێوانی غەزالی و کانت یا غەزالی و دێکارت. و هەروەها کاریگەری ئەوانی تر، جان ژاک ڕۆسۆ زۆر متەئەسرە بە ماوەردی لە کتێبەکەی گرێبەستی کۆمەڵایەتیە، چونکە ماوەردی ڕەحمەتی خوای لێ کە شافعیە ساڵی 450 هیجری کۆچی دوایی کردووە، یعنی وش نزیکی ساڵی 1000 میلادی، کاتێکیش ئەبینی کە یەکی وەکو جان ژاک ڕۆسۆ کە 14 ساڵ پێش شۆڕشی فەڕەنسی کۆچی دوایی کرد کە 1789 بوو. ئەم کابرایش چەند متەئەسیر بۆتەوە بۆ ئەگەر بێت و کتێبەکەی ماوەردی ئەلەحکام سوڵتانی بێنی لەگەڵ گرێبەستی کۆمەڵایەتیەکەی جان ژاک ڕۆسۆ، ئەبینی زۆر نقاتی مشتەرەک هەیە لە بینە، نەک هەر ئەوەش. یەکی وەکو دانتی ساڵی 1270 کە کۆمیدیای ئیلاهی نووسی، ئەبینی متەئەسرە بە ئەبولعەلای مەعەرری. ئەبولعەلای مەعەرری خۆی باسی ئەو گەشتەی خۆی کاتەوە بە بەهەشت و بە جەهەنەم. ئەبولعەلای مەعەرری شاعیرێکی عەباسیە زۆر کۆنە، بەڵام ئەبینی کاریگەری لەسەر دانتی هەیە. بەڵام ئێستا لەبەرەوەی خەڵکەکەمان هەمووی متەئەسرن بە ڕۆژئاوا، یان با بڵێن ڕۆژئاوا خۆی بە بەدیلی هەموو شتێک هێناوەتە پێشەوە بۆی بڵێت تەنها حەزارەتێکم کە توانیومە ئەم واقعە گەورە دروستکەم، واقعەکە جوانی، واقعەکە خۆی ئیمتیدادێکی حەزاریە، هەروەکو مناڵێک چۆن گەورە بێ وردە وردە کە بوو بە هەرزەکار بوو بە عمری 40 ساڵ بۆ نمونە یا لە 35 ساڵیە، ناشێ بڵێ من ئێستا لەدایک بووم یا هەمووی هەرچی هەمەهی خۆمە، چونکە هەموو مەرحەلەکانی بڕیوە. ئەم حەزارەتەی ئێستاش هەندێک گەڵان هەر حەزارەتی غەربینی، هەر ئیمتیدادی حەزارەتەکانی ترە، ئەوانی تر ئاوا هاتوون و ئێستا بەرزبەتەوە لەمەش ناوەستێت، چونکە هەر بەردەوام لە پێشکەوتنەوە ئەڕوا. بەهەرحاڵ کانت قسەیەکی هەیە، ئەڵێ ئەقڵ بڕیار لەسەر شتە مادیە سنووردارەکان ئەدات و بەس، یعنی ئەقڵ ناتوانێت پێی ببا بەوانەی کە غەیری مادین. ئەمە کە ئیمامی غەزالیش طبعاً باسی کردوتەوە لە کتێبێکیە بە ناوی المەقصد الأسنى في شرح أسماء الله الحسنى. بالضبط ئەوەی کە ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ لەو کتێبی مەقاصدەیە باسیەکە، ئەبینی هەر ئەوەیە کە کانت باسی کردوتەوە.